موژدە بە گوێرەی نووسینی مەتتا بەشی 13. هەر لەو ڕۆژەدا عیسا لە ماڵ دەرچوو لە کەناری دەریاچە دانیشت. حەشاماتێک لێی کۆبووە تاکو وای لێهات چووە ناو بەلەمێک دانیشت. خەڵکەکەش هەموو لە کەنارەکە ڕاوەستان. بە نمونە باسی زۆر شتی بۆ کردن و فەرمووی: تۆودەر چوو تۆ بکات، کە تۆوی دەکرد هەندێکی کەوتە سەر ڕێگا، باڵندەش هاتن و هەڵیان لوشی، هەندێکیش کەوتە سەر زەویەشی بەردەڵان کە خۆڵی کەم بوو، خێرا سەری دەرکرد، قوڵی خۆڵیشی نەبوو، کە ڕۆژ هەڵهات سووتە وشک بوو، چونکە ڕەجی نەبوو. هەندێکیشیان کەوتە نێو دڕکان، دڕکەکان گەورە بوون و خنکاندیانن، بەڵام هەندێکیان کەوتە سەر زەویەشی باش و بەرهەمیاندا، هەندێک 100 و هەندێک 160 و هەندێکیش 130. ئەوەی گوێی هەیە با ببیستێت. قوتابیەکان هاتن و پێیان وت: بۆچی بە نمونە قسەیان بۆ دەکەیت؟ وەڵامی دانەوە: لەبەر ئەوەی بە ئێوە دراوە نهێنی شانشینی ئاسمان بزانن، بەڵام بەوان نەدراوە، چونکە ئەوەی هەیەتی پێی دەدرێت و لێی دەڕژێ، بەڵام ئەوەی نیەتی ئەوەندەش کە هەیەتی لێی دەسەنرێتەوە. بۆیە بە نمونە قسەیان بۆ دەکەم، چونکە سەیر دەکەن بەڵام نابینن، گوێ دەگرن بەڵام نابیستن و تێناگەن. پێشبینیەکەی ئیشایە لەواندا هاتە دی کە دەفەرموێ: بیستن دەبیستن بەڵام تێناگەن، سەیرکردن سەیر دەکەن بەڵام نابینن، چونکە دڵی ئەم گەلە ڕق بووە، گوێیان گران بووە بۆ گوێگرتن، چاویان نوقاندووە نەوەک بە چاویان ببین و بە گوێیان ببیستن، بە دڵیان تێبگەن و بگەڕێنەوە، منیش چاچیان بکەمەوە. بەڵام ئێوە خۆزگە دەخوازرێ بە چاوتان چونکە دەبینن، بە گوێتان چونکە دەبیستن. ڕاستیتان پێدەڵێم، زۆر پێغەمبەر و پیاو چاک بە ئاواتەوە بوون ئەوەی ئێوە دەیبینن بیبین و نەیانبینی، ئەوەی ئێوەش دەیبیستن بیبیستن بەڵام نەیانبیست. کەواتە گوێ لە نمونەی تۆدەرەکە بگرن. هەر کەسێک پەیام لەبارەی شانشین ببیستێت و تێنەگات، خراپەکارەکە دێت و ئەوەی لە دڵیدا تۆ کراوە دەیڕفێنێت. ئەمە ئەوەیە کە لەسەر ڕێگاکە تۆ کرا. ئەوەی لە زەویە بەردەڵانەکە تۆ کرا، ئەوەیە کە وشەکە دەبیستێ و یەکسەر بەخۆشیەوە وەری دەگرێت، بەڵام لە خۆیدا بێڕەگە و کاتیە. کاتێ لە پێناوی وشەکە تووشی تنگانە و چەوسانەوە دەبێت، یەکسەر لە ڕێ لادەدات. ئەوەی لە نێو دڕکاندا تۆ کرا، ئەوەیە کە گوێ لە وشەکە دەگرێت، بەڵام خەفەتی ڕۆژگار و فری و خواردن بۆ دەوڵەمەندی وشەکە دەخنچێنن و بێ بەرهەم دەبێت. بەڵام ئەوەی لەسەر زەویە چاکەکە تۆ کرا، ئەوەیە کە وشەکە دەبیستێت و تێدەگات، بەرهەم دەدات، 100 و 160 و 130. نمونەیەکی دیکەی بۆ هێنانەوە: شانشینی ئاسمان لە مرۆڤێک دەچێت، تۆوی چاک لە چێڵگەکەی بچێنێت، بەڵام کاتێ خەڵک نووست بوون، دوژمنەکەی هات و لە ناو گەنمەکەدا زیوانی چاند و ڕۆیشت. کاتێ گەنمەکە ڕووا و گوڵی دەرکرد، زیوانەکەش دەرکەوت. کۆیلەی خاوەن ماڵ هاتن و پێیان وت: گەورم، ئایا لە چێڵگەکەتدا تۆوی چاکت تۆ نەکرد؟ ئیتر ئەم زیوانە لەکوێوە هات؟ ئەویش پێی وتن: دوژمن ئەمەی کردووە. کۆیلەکانیش پێیان وت: دەتەوێ بچین بژاری بکەین؟ وتی: نەخێر، نەوەک لەگەڵ بژارکردنی زیوان گەنمیش هەڵبشێشن، تاکو کاتی دروێنە لێگەڕێم با بە یەکەوە پێبگەن.
جا لە کاتی دروێنەدا بە سەپانەکان دەڵێم یەکەم جار زیوانەکە بژار بکەن و بیان کەنە مەل و تاک و بسووتێنرێن، بەڵام گەنمەکە لە ئەمبارەکەم کۆبکەنەوە. نمونەیەکی دیکەی بۆ هێنانەوە. شانشینی ئاسمان وەک دەنکە خەرتەلەیەک وایە کە یەکێک بیهێنێ و لە شێڵگەکەیدا بیسێنێ کە بچووکترین تۆوە، بەڵام کاتێ گەشە دەکات گەورەترین ڕووەکە و دەبێتە درەخت. تەنانەت باڵندەی ئاسمانیش دێن و لەسەر لقەکانیدا هێلانە دەکەن. نمونەیەکی دیکەی بۆ هێنانەوە. شانشینی ئاسمان لە هەویرتر شێک دەچێت. ئافرەتێک هێنای و خستیە ناو سێ پێوانە ئاردەوە تاک و هەمووی هەڵهات. عیسا هەموو ئەمانەی بە نمونە بۆ خەڵکەکە باس کرد. بەبێ نمونە قسەی بۆ نەدەکردن تاکو ئەوەی خوددا بەهۆی پێغەمبەر فەرموویەتی بێتە دی. بە نمونە دەمم دەکەمەوە، ئەوەی لە دامەزراندنی جیهانەوە شاراوەیە دەری دەبڕم. ئینجا خەڵکەکەی بەڕێ کرد و گەڕایەوە بۆ ماڵ. قوتابیەکانی هاتنە لای و وتیان نمونەی زیوانی ناو چێڵگەکەمان بۆ لێک بدەوە. وەڵامی دایەوە تۆدەری تۆوە چاکەکە کوڕی مرۆڤە، چێڵگەکەش جیهانە. تۆوە چاکەکەش ڕۆڵەکانی شانشین، زیوانەکەش ڕۆڵەکانی خراپەکارەکەن. دوژمنەکەش کە تۆوی کردن ئیبلیسە، دروێنەکەش کۆتایی ڕۆژگار، سەپانەکانیش فریشتەکانن. وەک زیوانەکە بژار کرا و بە ئاگر دەسووتێنرێ، لە کۆتایی ڕۆژگاریشدا وا دەبێت. کوڕی مرۆڤ فریشتەکانی دەنێرێت. هەموو کۆسپ و سەرپێچیکاران لە شانشینیەکەی کۆ دەکاتەوە و فڕێیان دەدەنە ناو کوورەی ئاگرەوە. جا لەوێ دەبێتە گریان و جیڕەی ددان. ئەوسا ڕاست و دروستان لە شانشینی باوچیاندا وەک ڕۆژ دەدرەوشێنەوە. ئەوەی گوێی هەیە با ببیستێت. شانشینی ئاسمان لە گەنجینەیەک دەچێت لە چێڵگەیەکدا شاردرابێتەوە. یەکێک دۆزیەوە و شاردیەوە. لە خۆشییان دەڕوات و چی هەیە دەیفرۆشێت و ئەو چێڵگەیەی پێدەکڕێت. هەروەها شانشینی ئاسمان لە بازرگانێک دەچێت بە شوێن مرواری نایابدا دەگەڕا. کاتێ مرواریەشی گرانبەهای بینی چوو هەرچی هەیبوو فرۆشتی و مرواریەکەی کڕی. هەروەها شانشینی ئاسمان لە تۆڕێک دەچێت فڕێ درابێتە دەریاچەوە، لە هەموو جۆرێک کۆ دەکاتەوە. کاتێ پڕ بوو ڕایان کێشایە کەنار، باشەکانیان لە سەبەتەدا کۆ کردەوە و خراپەکانیشیان فڕێدا. کۆتایی ڕۆژگاریش ئاوا دەبێت. فریشتەکان دێن و بەدکاران لە ناو ڕاست و دروستاندا دەردەهێنن و فڕێیان دەدەنە ناو کوورەی ئاگرەوە. جا لەوێ دەبێتە گریان و جیڕەی ددان. عیسا لێی پرسین ئایا هەموو ئەمانە تێگەیشتن؟ وەڵامیاندایەوە بەڵێ. جا پێی فەرموون بۆیە هەر مالمێکی ڕاهێنراو لە شانشینی ئاسمان لە خاوەن ماڵێک دەچێ لە گەنجینەکەیدا نوێ و کۆن دەربهێنێت. کاتێ عیسا ئەم نمونانەی تەواو کرد لەوێ ڕۆیشت، هاتەوە شارەکەی خۆی. لە کەنیشتەکەیان فێری کردن تا ئەوەی سەرسام بوون و وتیان ئەمە ئەم دانایی و پەرجوانەی لەکوێ بوو؟ ئەمە کوڕی دارتاشەکە نییە؟ ئەی دایکی ناوی مریەم نییە؟ یاقوب و یوسف و شیمۆن و یەهوزا برای نین؟ ئەوە نییە خوشکەکانی هەمویان لە لامانن؟ ئەی ئەمە هەموو ئەمانەی لەکوێ بوو؟ جا ساتمەیان لێ کرد. بەڵام عیسا پێی فەرموون پێغەمبەر بێڕێز نییە تەنها لە شار و ماڵی خۆیدا نەبێت. لەوێدا پەرجووی زۆری نەکرد لەبەر بێباوەڕیان.